الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. ربي زدني علما وألحقني بالصالحين. لەزەرسی ڕابردوو زیاتر باسی بانگدان و قیبلە و ئەو جۆرە شتانەمان کرد کە قیبلە چۆنە و چۆن نییە، یاخود مەرجەکانی نوێژ کە یەکیان لەوانە سەتر العەورە بوو، داپۆشینی عەورەت، و دواتریش باسی قیبلەمان کرد کە یەکێکە لە مەرجەکان کە ئینسان دەبێ ڕوو لە قیبلە بکە، بەڵام لە قیبلە لە جیها، یعنی شەرت نییە عینی قیبلەت لێ دیار بێ یاخود لە عینی قیبلە بێ، بەش فەئەینەما توەلوا فەثەمە وەجه الله. مهم تۆ بڕەک ماندووبوون سەرف بکەی کە کامەلا قیبلەیە و نوێژەکە دەکەی دروستە. گوتمان لە فەرزە دروستە، لە فەرضان ناتوانی ڕوو لە قیبلێنی، بەڵام لە سونەتان دەکرێت و ئەو کاتی دەست پێ کرد ڕوو لە قیبلەی بی، دواتر ئەگەر تۆزێکیش ئینحراف بکە یاخود لاشدا لە قیبلەی، ئەمە دروستە و ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام ئەم جۆرە شتەی کردووە. ئەوەی ئەمڕۆ دەخوێنین النهی عن الصلاة في المقبرة والحمام. قەدەغە کراوە کە نوێژ بکەی لەسەر قەبران و لە شوێنی خۆشۆردن. عن أبي سعيد الخدري رضي الله عنه عن النبي عليه الصلاة والسلام قال: أبي سعيد الخدري لبيغمبري خواد فرمي: الأرض كلها مسجد إلا المقبرة والحمام. دفرمي مزقوت واتا زوي همش وينيتي مزقوت واتا دتواني سزدي تيدا ببيو نيجي تيدا بكي إلا المقبرة والحمام، إلا قبرستان نبي ياخد حمام نبي كشويني خوشوردنا. أو فرمية رواه الترمذي وله علة. دالي إمام الترمذي روايات كده بلام علته اجتدا. نازم لكنا من شرحة زوري دا لسر علتك، لكنا وش لسري قوتية لسر علتك سيخد لسعيلتينيا. هر أقول زانستي فرودة خوين ديا معلول هم علتك رد ذكرتوا شون خوي دلين يكك لا مرزكاني حديثي الصحيح أويك من غير علة ولا شذوذ، بمطلقه هناية لفرمي دفرمي علتي هذه، بلام زانان دفرمون علتك كقادح نبي كوالا حديثكين كمخالفي نصك ياخذ مخالفي مبادئك ياخذ مخالفي قرآنك أم زورشتانا الجنات زاري وهي علتي تدايا، لكن أم زانا علتي تدايا، بلام لكن زانا تربي نجيشتوا أم زانا للزانا تربي جيشتوا كم حديث أم علتي تدانيا ياخذ أواد زاني أما علته، بلام كليدا كوليوا أصلا أما دبيتا شاهد دبيتا بلغيك بهيزي دكا لو يك لزانستا هر جرينجا كاني خوي زانستي فرمودا همي جرينجا، بس يك لهر زانستا جرينجا كاني عللا علمي عللا، يعني زور كم زانانش تيدا بارع بوينه وزور كم زانانش تيدا بليمد بوينه اواني ك خدای گەورە مەلەکەیەکی پێبەخشیون و زۆر زاریش کە پرسیاریان لێکرا وتویەتیان ئەم حەدیثە مەعلولە، یعنی ئاوە پرسیارەکیان لێکرا گوتی هەست دەکەم عیلەتێکی تێدا، دواتر وەکو بەدواداچین و لێکۆڵینەوەیان کردووە بۆیان ڕۆم بوویتەوە کە بالفعل عیلەتێکی تێدا. جاری وهە بەلێیان پرسیە گوتی ئەو حەدیثە هەست دەکەم عیلەتێکی تێدا، بەڵگە چیە؟ گوتی نازانم، بەس ئەوەندەی دەزانم ناتوان بەڵام دەم، بەس هەست دەکەم عیلەتێکی تێدا، یعنی خدای گەورە ئاوا پێی بەخشیبوون. لۆ یەکێک لە کتابەکان کە بەناوی معرفەت علوم الحەدیث ئیمامی حاکمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بی لە فەرمی لەوێن دەر عیلەت زۆر نەوعی هەیە، دە زۆر عیلەتی دەژمێری
دواتر یەک لە دەجۆرەکە یعنی هەر یەکە و میثالێکی بە حەدیث لە بۆ دەینیتەوە یەک لە میثالەکان ئەمن ئەزم لێ بڵێ باسکەم حەدیثمان هەیە مرسل من وجه وموصول من وجه يعني شتي هذا بي برين حديثك لشوينة مرسلة واتا موصول نية موقوفة لشوينة تردلين حديثك من هي موصولة يعني قيشت تو بيغمبري عليه الصلاة والسلام ياخذ زاري وهي معضلة لشوينة دو راوي للسريك بتراوة لسندك بلام لشوينة تردبيني بموصولي هاتي أو مثالي هنا أرحم أمتي أبو بكر وأشدهم في دين الله عمر وأصدقهم حياء عثمان وأقرأهم أبي بن كعب وأعلمهم بالحلال والحرام معاذ بن جبل وإن لكل أمة أمينا وأمين هذه الأمة أبو عبيدة لم حديثي باسي بينز ششلا صحابة ياخذ بلين زينشيني بيغمبري خو عليه الصلاة والسلام خلفاء الراشدين كده كتيام حديثة بو خوي أو مرسلة يعني أبو شوازي مرسلة بلان بشيتي أم حديثي تيدا للصحيحين هاتو موصولة كأويش وإن لكل أمة أمينا وأمين هذه الأمة أبو عبيدة يعني هم أمتك كسيتي دسباك كسيتي لهاتو كسيتي خاون مبدئي هي ولا أمتي منيش كسيك بي أما أبو عبيدة كوري جراح لا سيرة إمام عمر ذهات ولا سيرة أعلام النبلاء ولو أنا كباز ذكا ضل أبو عبيدة جيا تاكو زمن إمام عمر ضل كات إمام عمر تو سرداني كرت قوتي حزدكم سرداني مالش تام كم ضل أوج زور قوتي سرداني ما كدواتر دقريي ضل أوج قوتي نا قيناك زور الحاهلية كرديار أوش وكو أميركو ڕێی پێدا دەڵێ کە چۆ ماریان دیتی تەنها ئەوەی کە وەختی خۆی پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وسەلام پێی وتێ بە ئەوەندەمان لە دنیاێ بەدەستبێنین کە زادی ڕاحیل وەکو کەسێک کە چەندە توێشووی سەفەری پێ یعنی سەفەر دەکا لە شوێنێکی یعنی دانە مەزرێ هەموو شتی بە کاملێبی دەڵێ کە ئیمام عومەر تەمەشای مارەکە تێرگریە گوتی صەدەقە مەن سەماکە ئەمینەن فرمي راستي كر أو ناوي لتونا أمين كما بس بيغمبري خو عليه الصلاة والسلام لو أم حديث شيء كلا بلغ كان كحديث بيغمبري خو عليه الصلاة والسلام زورك لزور كان وحي بو لخو ونيوتو أو زبويا استأما أجر بو السنة دي لشوين يتشبي تودلي أم حديث علتي تدا علتك شيء أو إرساله بلام أجر شارزان بياخد زانا كباسي نكر أو يكلوانية كإمام حاكم زاروني كتودلي أما ليرة مرسلة بلام أم بشيتري موصولة هرلا أنس دجيرته فرمي أم بشيتري موصولة كلا صحيحين دهات وزلوا لو أنا لشوين شو بيني بري علتي تدا أجر علتي شي تدا بلام قادح نبي أنفر مدرة ناكريتو بونو من أنفر مدير يعني ديارة وكدلي مرسلة بلام مفهومي حديثة كاني ترك إمامي أبو بكر زور برحم بوا إمامي عمر زور تند ولا سرديني خوا إمام عثمان ذور بحيابه بلام بو شيء نهاتوا يعني أو علة تشتيدا بلام أم علة ولا حديثيناك الرد بكريتوا أو ما بستم أو ندي بزان أو حديث شوية يعني كدلي علة تشتيدا علتك إيوينية كرد بكاتو لبروي حديثي ترمانية في غنبري خو عليه الصلاة والسلام أو نهي كردوا للسر قبران فرميتي لسنن أبو داود هاتيا لا تصلوا إلى قبر ولا تصلوا على قبر فرميتنا نويش بولاي قبر وكان لسري شبكن بس تيا زانان دفرمون اويك بيغمبري خو عليه الصلاة والسلام للصحيحين داهاتوا زاريتشان آية آفرتيك بو ياخد بياويك بو هردوك هيك سوداء يعني كسيتش رشبيز بو تقوم المسجد يعني مزقوتي خاوين دكردو بلام روجش بيغمبري خو نيديت فرمي اي بيغمبري خو عليه الصلاة والسلام ام كس امري خواي كرد ناشتمان لقبرستان نما نويستو ازيد بدين تو بآقابين بيغمبري خو فرمي بو منتان بآقانينا بو خويتو لسا قبركي نويجي كر او فعلي بيغمبري دالين اما صلاة الجنازية بلام اوي تركا اتو نوێژەکەت نەکردیا لەسەر قەبرستانی دروست نییە بچی لە ناو قەبران بەرامبەر قەبری حتا بەرامبەر قەبریش نەبی شوێنێک بە هیچ قەبریش نەبی بەڵام مادەم حدودێکی دیاری کراوە زانایان هەدە فەرمی خۆت لێ بپارێزی
لەوەی تەشەبوه بە قبر پەرست و یاخود گۆر پەرست و ئەوانە نەکەی لێ حتا دەڵێن ئەو مزگەوتانش ئەوانەی دەڵێن مەکروه دەڵێن مەکروه چی تەحریمیە یعنی نابی لەناو نەبووە لە زەمەنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مزگەوت لەناو قبرستان دابی یعنی بۆ دەبێ ئیلا تۆ کاتی نوێژ لەناو قبرستان بەتایبەتی لە زروفی ئێستا هەموو شوێن مزگەوتە یان دەتوانی بێ دەرێ لە شوێنێکتر نوێژ بکەیت لۆیە زانایان زۆر بە پەسەندی نازان بگرە بە حرامی دەزانن بە ناجائز دەزان ئینسان نوێژ بکە بۆیە ئەم حەدیثە ئەگەر عیلەتێک تێدای بەڵام بە مەجموعی بەڵگەکان و متابعەکان بەڵێ دروست نییە نوێژکردن لەسەر قەبران و لە شوێنێکی کە پێی دەگوترێ حەمام یاخود شوێنی خۆشوردن گەڕام باسی ئەوشیان کرد هەندێک شوێن هەیە شوێنی خۆشوشتنی حەمامی جیایە لەگەڵ ئەو شوێنی کە جلی لەبەر دەکەی یاخود جلی لەبەر دەکەیەوە دەڵێ هەردووچی دەگەینی چونکە دائیمەن ئەوە ملحەقە بەوی لەوێن دەریش دروست نییە نوێژی بکەیت یعنی هەندێک شوێن هەیە بدایەتی شوێنی خۆگۆڕینە دواتر دەچێ شوێنەکەی دەڵێ هەتا ئەوەش چونکە هەمووی پێی دەگوترێ حەمام ملحەقە بە حەمامی لێ دەرێ دروست نییە بەتایبەتیش لەو زروفە ینی ئینسان ئیلا ئەگەر مختەر بی ینی مختەریش بێ ئەو دیارە ئەحکامەکان دەگۆڕێ ئەجینە ئەم شوێنە دروست نییە نوێژی تێدا بکەی هیچ مادام دەرێ شوێنی هەتا دەڵێ لە ڕێواتی تر هاتیە دەڵێ چونکە شوێنی کۆبوونەوەی شەیطانەکانە یاخود شوێنی پیسیە بۆیە نوێژی شتێکی پاکە دروست نییە دواتر هەروەکو یعنی زۆرێک لە طبیعاتی ئینسانی زەحمەتە ئینسان ینی لەو شوێنی بەتایبەتی لەم زروفەی لە شوێنێکی ئاوان نوێژ بکەی النهي عن الصلاة في 7 مواطن لحوت شوينان نهي كراوة كنويجي تدابكي عن ابن عمر رضي الله تعالى عنه وعن أبيه رضا ورحمة إخوائي خويل باوشي بي نهى النبي عليه الصلاة والسلام أن يصلى في 7 مواطن بيغنبري إخوان نهي كردوا لحوت شوينان نويج بكري المزبلة يعني أم شوينيك زبلدان قوفك بخوي مزبلة يعني شويني ظرف مكان يعني أو شويني بلام بخدي أشياء كده قوتري زبل زبل أويش من أمناري الزبر أويش من الأوبوا أويش من عربية كرديت معنا الزبل أجنا بخوي زبلة بكسري أو بيدا قوتري وكدالي زبري خو معنا كأويش عربي نا هر خودش تكيا مزبلة أو شتى كيستا تشبيه نبي مربعات كان أوي برادرك هي ديقول VIP شمان هي لبي أويش VIP هي يعني صار تايبي ومزبوطة وبخوي فرد أدري ونعزام تسوي أوش دورشتانا أويش بيدا قوتري مزبلة بلام أوش تي كتيدا كي خودش تكا أما بيدا قوتري الزبل أو زمان بس أو يعني الزبرة كي خو معنا أويش مان عربي درتو والمجزرة أم شويني كحيواني تدادا كجيتو يعني قصاب خانة والمقبرة أم شويني ك إنساني تدانا نشري وكو تيبيدالين وكو قبرستان وقارعة الطريق لسر ريقا زا أم ريقا عام بي ياخد ريقا وكو داري عام نبي هر دروسنيا نويجي تدا بكاي هندك وكو دالي حكمة خوي بدو داو قري باشا بلا ما نجبو إنسان تسميل بقرام يعني حكمة سيلا قارعة الطريق هميان تقريبا باسي أو إذا كان ضلي لو أنا أقر ريقايك تون يجيب كي خلق ببيش الدانا ري خلشي دقري أولا يجي دروسني أدلو استكابرة دبيني دتي سموني ذكر لنا عندي زاد السيارة رادق كاكا تسيدق يعني زاري وهي أو منطقة ما يعني زاري وهي نكس سيدق دو دقي رادا وستي دس سيارة كودبتو أو زب هورني ليدن إيوه هي لا ددا إيوه هي خوي توردا كالواني إيوه هي جوني بيبدا يعني بكابره إكاكا دو دقش إيش تيدا سيارة توزق بأولاي هر لا يعني صحيش تندرستي شوية توزق ببيان درو إيش كتب كوروا أو زاري وهي كابره خوش ما عندي دك خوش توردا كاكا دبيني دو دقة تأخيرهم إكاكا دو دقة خلق سريعة عجلة داري وقارعة الطريق تقريبا زيادة دالي حكمة كيلو إذا ري خلشين يقدر خلق ببيش نوجد دانا هذا دفر منا لو أنا خلق بيدها تبي بيسا مكانك طاهرة مهم إنسان نابل أمشنانا نيجبك والحمام ولحمامش ومعاطن الإبل أمشنيك إسراحتي واشتراكان يعني إسراحة ليدا منينو كإسراحات حسارو هورو أو زورشتاني بكردي خومان
بەڵێ مۆڵگە ئەوە لە وتارە چی مامۆستا باسی ئەوەی کرد ئەوها بەس نازام ناوەکی ئەنتیکەی بەکارهینە شوێنی گوێرەکە نازام ناوەکی ئەوهای گوت یعنی کەس تێ نەگەشت ئەمش لە خۆت بۆی پێکەنینم هات ناوەکی ئەنتیکەی بۆ مامۆستا سەلیم دوای گوتیەوە بە زمانی خۆمانە یعنی شوێنی ئەوەی گوتت چ بوو هەور و حەسار گوتی ئەوەی پێ دەڵێ بەڵێ طبعا مادام شوێنەکە جاچک بچووک بێت چ گەورە بێ هەموو شوێنەکەی دەگەن ئەو شوێنەی پیساتیەکەی تێدا بەڵام شوێنێکی ترکە خاوینە نە دەزانی چۆنە ئێستا الأرض كلها مسجد وطهور هەمووی پاکە و هەمووی شوێنی نوێژکردنە بەڵام ئەو پیسێ دێتە سەرێ پیسی دەکە تەڕە عليه یعنی دێتە سەری پیسی دەکە حتا شتی تریش باس کرا یەک لەوان هەتا هەندێک زانایان هەتا بیستیان ژمادێ بیست شوێن لەو نمونە یەک لەو شوێنانە الأرض المغصوبة مغصوبة زەوی داگیر کراوە دەڵێن لەوێش دروست نییە چکات تو دەبی یارمەتی دەری زاڵمی ئەو شوێنەی داگیر کردو نابی لەوێش نوێژی بکەی نوێژی دروست نییە هەندێک بەڵگە شتیان هیناوەتەوە ئەگەر بەڵگەکان تۆزێک عیلە توشت و ئەوەشی تێدایە یاخود لێرە ئێست بەڵێ بەڵێ لە ئەرضی مەغزوبە ئەگەر ئەوابی بەڵێ ئەوش دەبتە بەیتی مەغزوبە ئێستا لێرە باسی حەمامی کردیە چەند حەدیثەکانیش گەڕام باسی ئەکرەمەکۆم الله ئاو دەستی نەکردیە چوینە لە ئەوە چینە مامۆستا مؤەیەدیش لەوەیە دەورەکی ئینگلیزی ئەو هەتا ئێستا هاما دەمانگوت ئۆگەست بەس گوتینە ئاوگەستە ئاویشت یەکێک لە تەنیشتم بگوتم هەم جار ئەگەوە بیرمان بێتەوە بە ئاودەستیەوە بیرمان بێتەوە ئاوگەست ئێستا لێرە باسی ئاودەستی نەکردیە زانایان دەفەرمون بە طەریق الأولى مادام حەدیثمان هەیە لە مەقبەرە کە شوێنەکەی پاکە بەس لەبەر چییە وەکو دەرەی نەجاسەتەکی حکمی هەیە کە ئەتوو سوزدە لە بۆ قەبری نەبەی ئاوە دەڵێن کەواتە شوێنە کە شوێنی ئاودەستبی هەر ئەولاترە کە نوێژی لێ نەکردی بۆیە پێغەمبەری خوا باسی نەکردو یعنی ئەوەندی ئەمن گەڕام حەدیثەکەم نەدیتەوە پێغەمبەری خوا بفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئێوە لەسەر ئاودەست حەمامیش یعنی هەندێک زاناش هاتن باسییان کرد دەڵێن زەمەنی ڕەسوڵ عەلەیهی سەڵات وەسەلام هەم حەمام و هەم ئەو شوێنەوەکو یەک بووە بۆیە باسی کردیە دەستێتە ئەم ضیمنەی دەچێتە ضیمنی ئەم جۆرە شتانە وفوق ظهر بيت الله تعالى لسر باني كعبي دلين دروسنيا زانان زوربي دلين دروسنيا هنديك دلين دروسته بلام زوربي دلين دروسنيا لبر اوي تو كعبت لي بزردبي دسكويته جيد قاعد فرمي فولوا وجوهكم شطره كاتو روت لي نبي دلين ئەوە نوێژەکە دروستنی هەندێکی دەفەرمون کاکە تۆ کە دەچێ سەجدەی ڕوت تێدا کە دەچێ ڕکوعی بەڵام زانایان دەفەرمون ئەسڵ لە چێن دەرە لەو کاتێک کە ئینسان دەرێ الله ئەکبەر تەکبیرەت الإحرام لەو کاتێ دەبی ڕوو لە قیبلە بکات لێ زانایان زۆر ڕەئیان نییە کە دروست نییە لە سەربانی کەعبەی و ئێستاش هەر کەس نایگاتی ئەوەی دەیگاتی زۆر دەبی وەکو دەرەی مامۆستا حاجی خوای گەورە ئازادی کە هەلە سعودیای گوتی ئەوەی دەوێت بگاتە سەربانی کەعبەی دەبێت چەند کەس هەیە لەوێندەر ئەوەندە کەسەیان وەکو دەڵێ مافی خواردبێ یان ئەوەندە کەسە کوژرابێ ئەو قسەی نەکردبێ ئەو دەگاتە سەربانی کەعبەی ئەگەنا سەربانی کەعبەی بۆ هەموو کەسینە نوێژی تێدا بکە ئاگادار یعنی کە ئەم دەسەڵاتدارانە چیان کردی و چیان نەکردی لێ ئەوانەی دەگەنە سەربانی کەعبەی ئەوە زۆر تایبەتن تایبەتیەکەشیان باش نییە خوای گەورە پەنامەمدا النهي عن الصلاة إلى القبور عن أبي مرثد الغنوي قال سمعت رسول الله عليه الصلاة والسلام يقول لا تصلوا إلى القبور ولا تجلسوا عليها دفرمي ايوان نويش بولاي قبر مكان يعني واتا بيشتان قبر بي حتى زانان هميان زور بيان ياخد بلين رأيان للسوية كشوينك مزقوتك قبري ليبي بالا بيش سوزدس نبي نابي نويجي تداب كي دروسنية لەبەر چی لەبەر ئەوەی کە وەکو بڵێ ئەمە تەکەبورێش تێدا بۆ نەچوویتە قەبرستانی موسڵمانە بۆ لە ناو مزگەوتێ یعنی یاخود ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێی دابە هەموو خەڵک عەزیلەیە قەبری لە ماری خۆی دابنێ یعنی هەموو مزگەوتەکان
پڕ دەبوون لە وەکو دەڵێ قبر ئەدی وەڵامەک چییە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ئەو دوو سەحابە دەفەرمون ئەوانە تایبەتمەندی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام ئەجینە بە هیچ شێوازێک دروست نییە. ئەو جا شتێکی تۆ بیری نامەوە ئایا ئەدی ئەگەر دوای ئەوەی ڕۆژکەنەوە ئیسما قوڵی ئەمە بێ داچوین هاتینەوە سوزدەیان هێخستیتە پێش ئاو دەستیان هێخشتە پێش سوزدەی بەڵام دیوارەکی تێدایە ینی سەیرم کرد ئەویش مەکڕۆها بەڵام باش نییە چکە مادەم دەری بربەستێک دروست بوو نوێژەکە دروست دەبێ نانە هەر ئەوەکە ئەوەی تازە کردیتیانەوە ئیمای کاک شێرزادی عالی شێرزادی مەطعەمەکە کانی سێنان ئەو جاوەچی دەچین ئەمە مەغریبە چ لێمانێت چوو نوێژمان کرد سەیرمان کرد ئاوایە ئەوە قیبلەیە دیوارەچیان کردی ئەو جاها دەسوڕێەوە ئە لێرانە ئاو دەستەکانە زانیان زۆر ئەوە نینە بەڵام هەر لەبەر گەورەی نوێژە حەقوا بوو یعنی هەر لە تەنیشتەکی بەیاخود ئەو پێشی نوێژیان هەر چۆل کرد بایانی هیچی تێدا نەبایە جوانتر بوو ئەگەنا زۆر زاناش دەفەرمون مادەم ئەوەبی دروست نییە ئینسان نوێژی تێدا بکە وەکو خۆ پاراستنێک لەوەی کە پێغەمبەر بەڵێ وەڵامە بەس چوی نێوێن دەرجارش لەگە برادەرەکی بوو لێن دەر ئاوا بوو لۆیە زانیان دەفەرمون ئەگەر بربەستی هات ئەوە دروستە بەڵام دەڵێن مزگەوت کە دەڵێن مزگەوت هەموو میحرابە یاخود دەڵێن حتا لە دەرێژبی لۆ ئەوەی چییە وەکو دەڵێ ئینسان خۆی بپارێزی دەفع المەفسەدە لۆ ئەوەی خەڵکەک نەرێ ها ئەوە مزگەوت نییە خۆ لە حەرەم نییە بەرام لە دەڕێ حەرەمە لۆیە زانایان هەر پێیان پەسەند نییە ئەجینا وەکو نوێژەکە دروستە ئاخە ناڵێم ئەوش لە ڕێی هەندێکی ئەگەنا زۆربەی دەڵێن مزگەوت پاکرێتەوە لەو شتانە یعنی حتا دەڵێن ئەگەر مزگەوت بوو دواتر قەبرەچیان لە ناودانە ئەگەر دەسەڵاتتە بوو مزگەوتەکەی تێکدا قەبرەکەش تێکدا لەوەی چ بکە ئەم شوێنە نەبێت لەبەر ئەوەی هەمووی چ بووە هەمووی لەبەر ئەوەی بە پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وسەلام دووریان خالەوەی کە ئینسان شەخص بپەرستی یاخود ئینسان بتوو سەنەم بپەرستی یاخود ئەمە وەکو دەڵێ تەمەیوزەکی بدێ جیاوازەکی بدێ لەگە خەڵکی تر کاکە ئەگەر ئەتوو دینداری مسلمانی هەر لە قەبرستانی مسلمان بۆ تو شوێنێکی تایبەتی تەوێ ئاوە جواز الصلاة بالنعال وعن أبي سعيد رضي الله عنه قال قرام يكتشان نسيبو يكلو سنتاني كمهجورة وكترك كراوة نيشكردنا ببيلاو بنعلي قال رسول الله عليه الصلاة والسلام پیغمبری خواه فرمي إذا جاء أحدكم المسجد فلينظر أجر يكل إيوه هات مزقود باسير بك فإن رأى في نعليه أذن أجر بيسيتشي دديت لا نعلكي أو قذرا فليمسحه ياخذ بيسيتشي ديت با بيستريتو وليصلي فيهما نيرشان تدابك جیاوازی ئەذەن و قەذەرەن لێرە چییە؟ بە قورئان وەڵام بدەنەوە ئاەتێکمان هەیە لە قورئانی ئەمە بەڵگەی لەسەر ئەوەی کە بەڵێ چییە لەوێ؟ چییە لەوێ ئەذەن لەوێ چییە؟ نە خوین مەبەستی پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وسەلام لێرە خوینە یاخود کێم و جەراحێکی زۆر بیانی دەڵێ ئەگەر تێیدا بوو ئێوە لە پێکەنەوە ینی ئەوە مەکەن تەمەشا پێغەمبەری خۆ عینەن کەلیمەی وشەی ئەذەنی بەکارهێنا کە لەوێن دەریش بە معنای چییە؟ بە معنای خوینی ئافرەتە بەڵام ئەم خوینەی کە وەکو دەڵێ یەکەمی حەیض زانایان دەفەرمون نەک ئەوەی کە وەکو باسمە کە سوفرە و کودرە و ئەوانە بێ سەیری ئیتیفاقیە بەینی حەدیث و قورئان کە خۆ دەڵێ ها ئەو قەذەرەن یعنی پیسیەک ئەو پیسیە هەم ئەوە دەگەیەنێ کە ئەکرەمەکم الله پیساتی بێ هەم پیساتێکی ئەتیادیش دەگەینی بەڵام زانایان دەفەرمون کە وتوێتی ئەذەن جیاوازی کردوتەوە دیار ئەم ئەذەنە لێرە بە معنای پیسیەکیە لە خوین و لەو چێم ئەو جۆرە شتانە
ئەم حەدیثەش هۆکارەکەی چ بوو لە مسنەدی ئیمامی ئەحمەد داهاتووە دەفەرمێ جارێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نوێژی دەکرد بە نەعلەکانی خۆی لە ناکاو لە ناو نوێژ هەردوو نەعلەکانی لە تەنیشتە خۆی دانا سەحابەکان هەموو لە ناو نوێژ نەعلەکانی لە تەنیشتە خۆیان دانا تەمەشا ئەو موقیفەیکە یعنی چەند زەحمەتە تو سەحابە هەموو ئاوا وەکو دەیرە ڕێز بووینە ئاوا کەچیش پێغەمبەری خوا شتێکی وا دەکا ئەوان هەمویان تەطبیق دەکەن دەفەرمێ کاتێک پێغەمبەری خوا ئاوڕیدایەوە سەیری کرد هەمویان نەعلەکانیان داناوە فەرمووی بۆ ئێوە نەعلەکانتان دانا گوتی ئەی پێغەمبەری خوا تۆ نەعلەکانت دانا ئێمەش دامانە پرسیار ناکەن بۆ پێغەمبەری خوا وای کردو یەکێک لە نهێنیەکانی سەرکەوتنی سەحابە ئەو خوای گەورە ئەم عیزەت و شکۆمەندی پێبەخشین ئەوە بوو کە اتباع الرسول اتباع سنتي پیغمبری خو علیه الصلاة والسلام بۆیە پێغەمبەری خوا ڕۆنی کردەوە فەرمووی من نوێژم دەکرد بەڵام جبریل پێی ڕاگەیاندم کە لە یەک لە نەعلەکانم پیسیەک هەیە بۆیە ئەمن دامنە ئیمن پیسی تێدا بەڵام ئێوە ئەگەر هاتن إذا جاء أحدكم المسجد فلينظر هاتن بۆ ناو مزگەوت سەیر بکەن ئەگەر لە نەعلەکەتاندا ئەزیەتێک یەکو دەڵێ پیسیەکی خوێنێکی زۆر ناشرین هەبوو ئەگەنا شتێکی اعتیادی دروستە ئەو قەذەرەن یاخود پیساتیەک یاخود شتێکی پیس بوو فەلیەمسەحو بە بیسڕێتەوە وەلیصەلی فیهما دواتر نوێژیان تێدا بکە ئەوەش هۆکاری فەرموودەکە بوو بڵێ بڵێ ئەخە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە نەعلی کردوێتی ئەوانیش بە نەعلی کردوێ ئەو یەک لە شوڕای حەدیثەکان دەفەرمێ ئەگەر سەیری زەمەنی پێغەمبەر بکەی و سەیری مەکەش بکەی دەزانی زۆر جاری و هەیە یعنی کە زۆر وەکو دەڵێی چۆنە قوڕ نییە یعنی تۆ زووتە پیش وەکو زۆر نەبووە لۆیە لەوانەیە بەو پیسیەی نەبوو بی کە ئێستا لەوانەیە ئەمە لەسەر شوێنان دەڕۆی یعنی زۆر جار دەبینی خەڵکی تریش ئەوەیە شتێکی تر دەخوێنتەوە دەڵێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەبەری بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ماڵەکان بووە نزیک بووە لە مزگەوتی هاتووە بەڵام تۆزێک پیساتی هەر پێوە ببۆیە ئەوەی کردووە في كل الأحوال زانایان دەفەرمن ئینسان ئەگە بکرێ بە تایبەتی ئەگەر پێراوی نوێتان کڕی جارێکی بۆ پێراوە نوێی هەم وەکو شوکرێک هەم وەکو اتباعی سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نوێژی پێ بکەن لە ماری لە مزگەوتی ئەوە هەر کافرت دەکەن ئەوە لۆنگم جێڕاوە لە کولیەی بووین وەچی پێراوەکمان دەکڕی لۆ ئەوی کەشف بکەین کە پێراومان کڕیت دەمگە وەڵڵی چەند گەڕاین لە بازاڕی پێراوەکمێتەوە ئاخیری ئەو پێراوەم کرد پیرۆزە ئەوە دیعایە بوو ئەلەساس پێراوەمان کڕیە ئەوەش یەکێک لە هونەری دیعایە قال رسول الله صلى الله عليه وسلم إذا وطئ أحدكم الأذى بخفيه فطهورهما التراب وهتا بيونسا وطئ يعني لكاندن بيونساندن بخوشناوتي أو هذا لين أما أجنا بزمان زانستيكي لكاندن دالي أجر بيسيك بيكيك لا نعلكاني إيوا لكا فطهورهما التراب يعني دەتوانی بە خۆری پاچی بکەوە خۆری بەسەداکە یاخود دەتوانی کە لە دوای ڕۆیشتنەکەی ئەم جارە بە خۆر بوو خۆرەکە پاچی دەکاتەوە ئەوە یعنی کە تۆزێک پیسیەکی پێوێ بە خوفەکەت بەڵام تۆزێک دەڕۆی بەو ڕۆیشتنە لەسەر خۆرێک دەڕۆی خۆرەکە پاکە ئەم پیسەی پاک دەکاتەوە ئەگە بۆ خۆش دەستکاری نەکە ئاوایە زانستێ ئەوە زانان دەفەرمون مەبەستی فەرموودەکە النهي عن الكلام في الصلاة عن معاوية بن الحكم رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن هذا الصلاة لا يصلح فيها شيء من كلام الناس أم نوێژە دروست نییە شتێک لە قسەی خەڵک إنما هو التسبيح والتكبير وقراءة القرآن ئەوەی کە لە نوێژدا هەیە سبحان الله يا الله أكبر و خوێندنی قورآنە دیارە لە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تاکو ئاەتەکان دادەبەزی ئەوان هەر بە شتێکی ئیعتیادیان وەردەگرت لەوانەیە لە ناو نوێژ کەسێک دەهات سەلامی دەکرد ئەوانی شوڕای حەدیث دەڵێن یاخود هەتا دەڵێ کە دەیگوت
پشمینی دەهادێگۆ الحەمدولله ئەو جۆرە شتانیان دەکرد یاخود سەف ڕێزکردن ئەوانە هەموو واریدووە بەڵام دواتر کە پێغەمبەری خوا ئاوای فەرموو هەموویان بێدەنگ دەبوون و پێغەمبەری خوا فەرمووی دروست نییە. ئێستا یەکێک لەو شتانەی ئەوەیە کە بەداخەوە زۆر جا دەبینی لە ئیمامی گوێت لێ دەبی لە پشت ئیمامی گوێت لێ دەبی یاخودەت و بۆ خۆت مەمومی گوێت لێ دەبی پێش ئەوەی ئیمان برێ وەڵە ضالین کە دەڵێن ئامین خەڵکێک لە پشت دەڵێ اللهم اغفر لنا ولوالدينا لۆ ئەوی عەلەوە دەزانی ئەگە گوتی اللهم اغفر لنا ولوالدينا خەڵک گوتی ئامین دوعایەکەی قبول دەبی نە ئەمە نوێژی بەتاڵ دەکات بە تایبەتی لە مەزهەبی ئیمامی شافعی دەفەرمێ دوو وشە بێ غەیری قورئانی بێ غەیری ئەو شتانە بێ کە لە ناو نوێژی هەیە دەڵێ بە دوو وشەی نوێژ بەتاڵ دەبی بەڵام ئەوەی وارد بووە لە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەگەر گەیشت بە ئایەتێک ئایەتەکە وەکو دەرێ ئایەتی ڕەحمەت بە داوای دەکرد ئەگەر ئایەتی عەذابیش بە خۆی دەپاراست بەڵام ئەوەی کە دەڵێ اللهم اغفر لي ولوالدي یاخود شتی دشم جێلێ بۆ ئێستا بزەبت لە یادم نییە پێش ئەوەی خەڵک برێ ئامین هیچی دروست نییە نوێژ بەتاڵ دەکا زۆر ئاگادار بن ئەگە شوێنێک لە شوێنێکی ئاوا بوون ئەمە حەدیثەکەی و صحیحە پێغەمبەری خوا فەرمووی هیچ شتێک دروست نییە لە قسەی خەڵکی ئەوەی لە سوزدەی اعتیادی بەس کابرا پێشی وەکو ئەوی لۆم جێڕانەوەی پێنج عسارۆکان ئینیەتی ئەوە گەنجێک هەر برێ ئیسەحوەیە جێڕایەوە گوتی مامۆستا هەر بە پیرەمێردەکان دەگوت کوڕە ئەنیە محلوها القلب التكلم بالنية في الصلاة بدعة أوانم باسكر وتي هرب جيانا دكن قلت مش روجي زور ليان عزم قلت كاكا أنقو تنسال نيتي دينين يتكتان غلطة بمام عاجي كان أذكر شي قشت يجبو يعني لمزقوتش ديار وكو بابولا وخلق يعني خوشي اسمه حاجة كان مزقوتش خوشي عند داويس الحمد لله قلتم بصعوبة تشان لكم قلتم بمام مستاج بلين بمام مستاي قوري إخوتان نوێژین گۆ دروستێت چکان گۆنیەتی دەینن دەڵێن نوێژی نیوەڕانی چار کە عاد لە دوو ئیمامی لۆ خوای مستەقبل القیبەتی الله ئەکبەر بەس ئەنگۆ دووشتان لە یاد چووە دەبی برێن لە پێنجی عەسارۆکان لە بینی دوو دینگانیش چکان گۆ لە بینی دوو دینگان ڕادەهۆستن گوتی وڵا قەت ئەومان نەگوتی گوتی وڵا دەبی ئەوەش برێن لە سعبەت گوتی ئەویش گوتی بەس لەو ئەوەی بەنیەتی ئەومە گۆ بچم بە مامۆستای برێن بەشکم مامۆستا چکە مامۆستاشم گوت بوو ئەم پێم گوتم ئەو بەڵگەکانە ببە بە شێوازەشی جوان پێ برێ مامۆستا تو هەندە بەدەنگ بە هاوار دەکەی يعني نويت أن أصلي صلاة الظهر 4 ركعات لله تعالى مستقبلا قبلاتي إماما أو هندت شمل بيركر قلتي دلي ما أوانش تساولة دكنا هر بخوش الدلي بيدنج بري دقو أزوها بدنجي دقوت كأنما يعني خطبة دخيني تو قلتي والله قلتي أو هاي قلتي شبه قلتي زاني بوي أو كسفه قلتي نانا أو صعبتي لقى كردينا أو نية أجر نشري بينزي عسار وكان بيني دو دين كان درسته هذا قلت ديبرين بينزي عسار وكان بيني دو دين كان لله تعالى الله أكبر ولا محمد رحمه الله ما مستوي بدنجي جورا درين وتبخك كيف شتو درين ومن يتبع عربي دزالني وناس عن محمد أول شيء كله فهمك أنا نسخ الكلام في الصلاة كنسخ بوا سكردن زيد كري أرقام دفرمي إنا كنا لنتكلم في الصلاة على عهد رسول الله يكلم أحدنا صاحبه بحاجته حتى نزلت حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين فأمرنا بالسكوت ونهينا عن الكلام متفق عليه أم فرمو دي باس لو إذا كانت فرمي كي نسخ بوا كاتي أم آيات دابزي إما قسم عندك لزماني بيغمبري خو عليه الصلاة والسلام يكك لقى برادر كان من حاجتك من هبو أري أورد شيء أوي أو شتانا أم حديثة شرحي حديثة كيترة تون قرآن يفسر بعضه بعضا هنديك حديث يفسر بعضه بعضا بويا التكرار هم للصحيح بخاري هم للصحيح مسلم هم لمسانيد كان هم لسنن كان زانيان دفر من يكلم ناكاني أو بوا ك أم حديثة بمطلقي هاتوا أما مقيدي كردوا أم حديثة عامة أما خاصي كردوا أم حديثة باسي آواي كردوا أما السبب ورودا كي باس كردوا لو يكيك لعبقرية كاني أم محدثانا أو بوا كأجر استأوي كرخنا لإمام البخاري دا جريد الله هندك حديث يا معلقاته
یان بەلاغاتە یان ضعفەی تێدا هیناوێتی نا ئەوە لە ئەسڵی مەسەلەکەی کامە حەدیث في ئەعلا دەرەجەتی صحیح هیناوێتی ئەوجا دواتر هاتوو ئەگەر فەرمودەکە لەکن خەڵکەکی تر صحیح نەبی لەکنەوی صحیح یاخود لەکنەوی حەسەنە هاتووە لە کۆتاییەکان باسی کرد وەکو پێناسەکردنەکی ئەم حەدیثەی بۆیە ئەم دوو حەدیثە ئاوامان پێ دەڵێ ئەوەش یەکێک لە مەنهەجەکانیتی لێرە فەرموویەتی هیچ دروست نییە دڕۆنی کردەوە لێرە دەفەرمێ ئەلەو کاتەی لە سەرمان حەرام کرا کە قسە بکەین کە ئەو ئاەتە دابەزی حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.